ئەتوو بەرنامەی لۆ ئەحمەد و قەیس و شەون و موشیلانی دادەنێ های بابچینەداران واز لە گۆرانی شەون و موشیلان بابچینەداران واز لە گۆرانی وەشتان گەمەیان زۆر لەگە دەکەم مامۆستا ئەمە باسی بەرنامەم کردێ باسی ناوەڵام گەڵام مامۆستا نەکردێ بەرنامە نییە لە ژیانیمە زۆر بێ بەرنامەینە یعنی ئەتوو لەبەر پارە کۆکردنەوەی ئاگات لە هیچ نەمایە مامۆستا با تێدوگەم عەرزی جەناب بکەم ئەمن لەبە پارە کۆکردنەوە ئەو مۆبایلەی دەستم ڕۆژ هەتا ئێوارە یان خەریکی پارەمە یان خەریکی مۆبایلمە ئاگەم لەو مدارانە هیچ نییە داچیان لەگە ئەبڵە ناهێدە و ئەبڵە سافیە و جەیلانی دادە جەیلانی مامۆستا ئەوەچیان دانایە گروپەک 24 ساعات قسەی دەکەن جە قسەی بێمەعنە محەممەد بەرنامەدانان یان ڕۆتینی ڕۆژانە بڵێ پێویستە لە ژیانیان جێبەجێ بکرێت ئەویش زەبط و ڕەبتە هەی زەبط و ڕەبتت دەخۆم باشە مناڵەکانت سەعات چەندن سعات چەند دەنوێنم کورە مامۆستا ئەوان ئەمەی دەنوێن خۆمە ئەوان نانوێنین بەداخەوە بەڕاستی ئەوها نابێ پێویستە کاتی نووسنیان هەموو جارێک یەک کات بێت بۆ ئەوەی فێری نیزام بن مامۆستا کاتی نووسنی چ و حارێت چ کورە مامۆستا سعادیەکی شەوێ دوو شوێت ئەوای پیزای دەکەن بەداخەوە بەڕاستی فعلێکی زۆر خراپە پێویستە ژەمی ناخواردنیان کۆنتترۆل بکرێت لە کاتی خۆی هەزێ ژەمەکە بخوات یعنی نابی بە کەیفی خۆی هەر وەختەچی بی نانی بخواتن نابی محەممەد خاڵێکی تر هەیە کاتی یاری کاتی خۆشچنیان کاتی دەرچوونیان کاتی ئیسراحەتیان هەر هەمووی دەبی داک و باب کۆنتترۆلی بکە نەک ئەوان بە کەیفی خۆیان لۆ خۆیان بێن و بچن و دابنێ وەڵڵاهی ڕاست دەکەی مامۆستا بە ئیمانم ڕاست دەکەی بەس ئەمن و کەرسومی خێزانم مامۆستا زۆر بێ بەرنامەینە هیچ نازانی پێم برێ مامۆستا چه هەیە پێویستە هەموو شتێک لە کاتی خۆی بی یعنی نابی کاتەکان گۆڕانکاری پێدا بکرێت کە گۆتت سەعات هەفت کاتی لادی بیانیە کاتەکە نابی بگۆڕی هەستن تەواو دەبی هەڵیا مستێنی هەستنەوە دەی ئەحمەد و قەیس و شەون و موشیلان یەڵە هەستن عادی پێشتری لۆ نەدەکرد پێشتری ئەخرم نەبوو یان داکو بابێ عاتفینە نا مامۆستا ها دەزای مۆزوعی عاتفە چییە ئەمە یەک عادەتمان هەیە درمان نایە منداڵەکەم بەخەبەر بینی دەی لێگەرە با بنوێ پیاوەکە ئەوجا سبەینان نییە دەرێ لێگەرە با بنووی چیان هەیە کوراستنی ئێستا و ماوەی کاول دەکەن ئەو خەوە قوڵە باشە عادی بەخۆی دەبی لە سەعات دەی شەو منداڵ بنوێ ڕەحمەت لە بابر مامۆستا دەزانی لە هەموو دنیا دەرێ مندار دەبێت سەعات دەبنوێتن لەبەرەوەی هۆرمۆنەکەی سەعات دێ شەوێ دروست دەبیتن کاتێک منداڵ دەنووی هەتا دوو شەوێ ئەگەر لەو کاتەی نەنویتن تەوا ئەو مندارە ئیسفادە ناکە یعنی تۆ شتانەش دەزانی عەمەلت پێ نەکردیا مامۆستا نازانم ئەدێت و تەمەشای ئەو جیلەی ئێستا بکەوی تازە پیا بووە یەک قەرەوە یەک زەعیفە یەک درێژە یەک کورتە یەک ئابەی هەیە یەک ئابەی هەیە یەک زووتوڕە دەبیتن هەیە بێ ئەخرا وەزبە ئەوەیە ئیسفادەی لە هۆرمۆنەی نەکردیا بێدەنگ بە حەیات یەک بەرسە